دار و لقوپۆپی درەختەکانە. شارەوانی سلێمانی لەم وەرزەدا دەیان بڕێتەوە و دەیان کات بە پەیین بۆ بەپیتی درەختەکان. ئاراس و تیمەکەی ڕۆژانە لە کاتژمێر 6 و 30 خولەک دەست دەکەن بە کۆکردنەوەی لقی درەختەکان و تاوەکو کاتژمێر 1 پاشنیۆڕۆ چەندین تراکتۆری پڕ لە لقوپۆپ دەبەنە لای ئامێری هاڕین بۆ وردکردنی لقی درەختەکان. 4 تراکتۆرین بەیان ساعت 6 و نیو دەست دەکەین بەیش تاکو 1 بەنسبەت خۆمەوە بڵێ وەکو خۆم 5 تراکتۆرە بەم لەم سنۆبەراڵێ پاشین بۆ خوارەوە مەمەچینەی هەڕێ ئەبێ بەپەین. شارەوانی سلێمانی هەموو جۆرە درەختێک کە وشک بوو بێتەوە یاخود لقوپۆپی زۆر بێت و لەم وەرزەدا بۆ گەشەکردن پێویستی بە هەڵپاچین بێت لی دەکەنەوە و بە ئامێری تایبەت دەیهاڕن و دەیکەن بەپەین بۆ بەهێزبوونی درەخت و نەمامەکان. ڕینەوەی لقوپۆپی دارەکانە هەم لە شەقامە گشتەکان هەم لە پارکەکان هەم ماڵەکان هەندێک ماڵ هەیە کە بڵێن لقوپۆپی حوشەکەی ئەبڕێت یاخود ئەو یاریکە لە بەدرگا هەیەی ئێمە هەموو ئەم لقوپۆپانە کۆ ئەەکەینەوە بۆی کەوا نەبێ بەڕێگر لەسەر شەقام و شۆستەکان سیارەکانی شارەوانی لە گەڕەکانە بە کۆی ئەکەنەوە هەمووی ئەهێنن بۆ پارچی هەواری شار لێرە ئەم ئامێرەمانەیە کە ئەم دارانە تاوان تەڕن ئەخرێتەنە ئەو ئامێرەوە ورد ئەکرێوک و نوعێک لە پەینی لێ بۆ دارەکەن واتە ئەم دارانە وردەکرێت کەرتێککە دووبارە بەکارێتەوە بۆکو پەینێک بۆ دارەکە. لە وەرزی پاییز و زستاندا گەڵا و لقی درەختەکان هەڵدەوەرن و پێویستیان بە هەڵپاچینە تاوەکو لە وەرزی هاوین و بەهاردا بەرەبەرە گەشەی زیاتر بکەن. بۆ ئەو مەبەستەش شارەوانی سلێمانی باکردن بە پەیین سوود لەو لق و درەختە هەڵپاچراوانە وەردەگرێت و دەیان کات بە پەیین. بەپێی قسەی شارەزایانی کشتتوکاڵی لە دوای هاڕینی درەختەکان و تەواو وردبوونیان لە ژێر تیشکی خۆر دادەنرێت و بە وشکبوونەوەی دەبێت بە پەیین کە هەردارێک 30 بۆ لە 145 دەبێت بە پەینی کیمیایی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.